ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بە ئامانجگرتنی کەمپی جێژنیەکانی حیزبی دیموکرات لە نزیک کۆیە. وادارنانی هێزەکانی ڕژێم لە گوندی گۆگجەی سەقەز لەلایەن خەڵکی ناوچەکەوە. هێرشێکی درۆنی بۆ سەر پاڵاوگەی لاناز لە هەولێر. و هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان. درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆژی یەکشەمە 24 ڕەشەمە هێرشە ئاسمانیەکانی هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر هەندێک ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوام بوون. و چەندین شوێنی سەربازی و ئەمنی سەر بە سپای پازداران کراونەتە ئامانج. بە پێزانیاریەکان لە شاری سنا کەمپێکی هێزەکانی ڕژێم لەلایەن فڕۆکە جەنگیەکانەوە بردومان کرا. هەروەها لە کرماشان کێڵگەی نەوتی ناوچەکە و ناوچەی حافزیە بە چەند موشەکێک کراونەتە ئامانج و دەنگی تەقینەوەی بەهێز لە چەند ناوچەیەک بیسراوە. سەرچاوە ناوخۆیەکان ئاماژە بۆ دەکەن کە لە دەوروبەری ئەم ناوچانە چەند ناوەندی گرنگی سەربازی و ئەمنی هەن، لەوانە بارەکەی سپای پازداران و ناوەندەکانی ئیسلاحات کە لە ئەنجامی ئەو هێرشانەدا زیانیان پێگەیشتووە. بەڵام تا ئێستا هیچ زانیاریەکی فەرمی سەبارەت بە قوربانیەکان بڵاو نەکراوەتەوە. با ئامانجگرتنی کەمپی جێژنیەکانی حیزبی دموکرات لە نزیک کۆیە. ڕۆژی شەمە 23 ڕەشەمە کەمپی جێژنیەکانی حیزبی دموکراتی کوردستان لە نزیک شاری کۆیە جارێکی دیکە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە موشک کراوەتە ئامانج. بە پێزانیاریەکان کاتژمێر 12 نیوەڕۆی ڕۆژی ڕابردوو بە 3 موشک کەمپی جێژنیەکان کرایە ئامانج کە ئەمە لە کاتێکدایە شەوی ڕابردوو هێزەکانی ڕژێم بە چەند موشکێک هێرشیان کرد بووە سەر هەمان کەم. هەروەها لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا شوێنی ژیان و نیشتەجێبوونی بنەماڵەکانی حیزبی دموکرات لە نزیک شاری کۆیە بەردەوام کراوەتە ئامانج و موشک باران کراون. بەڵام تا ئێستا زانیاریەکی ورد سەبارەت بە زەرەر و زیانی ئەو هێرشانە بڵاو نەکراوەتەوە. وادارنانی هێزەکانی ڕژێم لە گوندی گۆگجەی سەقەز لەلایەن خەڵکی ناوچەکەوە. ڕۆژی ڕابردوو پاش هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر مۆڵگەکانی سپای پازداران لە ناوچەی سەر شیوی سەقز، دانیشتوانی گوندی گۆگجە بە یەکگرتووی توانیان هێزەکانی ڕژێم لە گوندەکەیان وەدەرنێن. بە پێزانیاریەکان پاژە و هێرشانە پازدارانی ڕژێم هەوڵیاندا مزگەوتی گوندەکە وەک حەشارگە بەکاربهێنن و تێیدا نیشتەجێ بن. بەڵام ئەم هەوڵە بەرەو ڕووی ناڕزایەتی توندی خەڵکی گوندەکە بووەتەوە. سەرڕای ئەوەی هێزەکانی ڕژێم تەقیان لە دانیشتوان کرد، خەڵکی گوندی گۆگجە بە یەکگرتووی توانیان پازداران و هێزە خۆجەیەکان لە گوندەکان وەدەرنێن. شانی باسا کە نزیکەی 120 پازدار دوای کۆکردنەوەی چەک و تەقەمەنیەکانیان ناچار بوون گوندەکە چۆڵ بکەن و تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە ناوچەکە بە تەواوی لە هێزەکانی ڕژێم چۆڵ کراوە. دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد. ڕۆژی پێنجشەمە 15 ڕەشەمە هاوڵاتیەک بەناوی ئاواد ڕۆستەمی تەمەن 40 ساڵ و خەڵکی گوندی خۆرخۆڕەی سەر بە شاری مەهاباد لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و چارەنووسی نادیارە. بە پێی زانیاریەکان دەست بەسەرکردنی ئەم هاوڵاتیە لە ئەنجامی هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەر شوێنی مانەوەی ناوبراو ڕوویداوە و بەبێ نیشاندانی هیچ بەڵگەیەکی یاسایی دەست بەسەر کراوە. شانی باسە کە سەرڕای بەدوادا چوونی بەردەوامی بنەماڵەکەی تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە هیچ زانیاریکی ورد سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکردن ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵی و شوێنی ڕاگررتنی ناوبراو بڵاو نەکراوەتەوە و لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەشی بێبەش کراوە. هێرشێکی درۆنی بۆ سەر کۆنسۆڵخانەی ئیمارات لە هەولێر. ڕۆژی شەمە 23 ڕەشەمە کۆنسۆڵخانەی گشتی ئیمارات لە شاری هەولێر کرایە ئامانجی هێرشێکی درۆنی و لە ئەنجامی ئەو هێرشەدا 2 هێزی پاسەوان بریندار بوون. بە پێی دوایین زانیاریەکان درۆنێک کۆنسۆڵخانەی ئیماراتی یەکگرتووی عەرەبی لە هەرێمی کوردستانی کردوتە ئامانج و زیانیش بە بەشێک لە باڵەخانەکە گەیشتووە. پاژە ڕووداوە وەزارەتی دەرەوەی ئیمارات ئەو هێرشەی بە تیرۆریستی ناوبرد و بە توندی سەرکۆنەی کرد. هەروەها داوای لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان کرد لێکۆڵینەوەیەکی ورد لە ڕووداوەکان انجام بدەن و ڕێگری لە دووبارەبوونەوەی ئەم جۆرە هێرشانە بکرێت. هەرێمی کوردستانی ژیدانێ ئەم هێرشەی کردووە و جەختی لەسەر پێویستی پاراستنی نوێنەرایەتیە دیبلۆماسیەکان کردوێتەوە. هێرشی درۆنی بۆ سەر پاڵاوگەی لاناز لە هەولێر.
ڕۆژی شەمە 23 ڕەشەمە پاڵاوگەی لاناز لە شاری هەولێر کرایە ئامانجی هێرشێکی درۆنی و پاش ئەو ڕووداوە ئاگرێکی گەورە لە دامەزراوەکانی ئەو پاڵاوگەیە کەوتوەتەوە. بەپێی دوایین هەواڵەکان ئەم هێرشە بە درۆنێکی ئینتیحاری ئەنجامدراوە و دوای کەوتنە خواروی درۆنەکە لە ناو پاڵاوگەکەدا تەقینەوەیەکی بەهێز ڕوویداوە کە بووەتە هۆی دروستبوونی ئاگر. جێگای ئاماژەیە کە هێز ئەمنیەکان و فریاکەوتن بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگر و هەڵسەنگاندنی زیانەکان چوونە ئەو شوێنە و بەڵام تاکاتی ئامادەکردنی ئەم هەواڵە زانیاری ورد سەبارەت بە قوربانیان یان ڕادەی زیانەکان بڵاو نەکراوەتەوە. هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان. شەو یەکشەمە 24 ڕەشەمە چەند ناوچەیەک لە شارەکانی هەولێر، سلێمانی، کۆیە، ڕانیە و حاجیاوە کرانە ئامانجی هێرشە موشەکی و درۆنیەکانی کۆماری ئیسلامی و گروپە میلیشیاکان. بە پێزانیاریەکان زۆربەی و هێرشانە لەلایەن سیستەمەکانی بەرگری ئاسمانیەوە تێکشکێنران. بەڵام لە شاری هەولێر پارچەی درۆنێکی خۆکوژی تێکشکا و لە گەڕەکی کارێزان کەوتوتە سەر ماڵی هاوڵاتیان. شایانی باسە کە تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە زانیارێکی ورد سەبارەت بە زیانە گیانی و ماڵیەکان بڵاو نەکراوەتەوە. بەڵام ئەو هێرشانە لە کاتێکدا ڕوویداوە کە لە ماوەی ڕابردوودا هێرشە موشەکی و درۆنیەکانی کۆماری ئیسلامی و گروپەکانی سەر بە وڵاتە بەردەوام بوون بۆ سەر هەرێمی کوردستان. لە ئەستۆگرتنی هێرشە درۆنیەکان بۆ سەر هەولێر لەلایەن میلیشیاکانی کۆماری ئیسلامیەوە. ڕۆژی ڕابردوو گروپی ئەسحاب الکەهف بەرپرسیارەتی هێرشەکەی شەوی ڕابردووی شاری هەولێری لاستۆگرت و بانگەشەی کرد کە بەرژەوەندیەکانی ئەمریکایان کردووەتە ئامانج. بە پێڕاگەیاندنێکی ئەو گروپە کە ڕۆژی شەممە بڵاوی کردوێتەوە، هێرشەکە لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە ئەنجام درراوە و بە پێی ڕاگەاندنەکە بەرژەوەندیەکانی دوژمنی ئەمریکی و داردەستەکانیان لە هەرێمی کوردستان کردوتە ئامانج و ئەو گروپە کە خۆی بە ناوی مقاومەی ئیسلامی لە عێراق ناساندووە و سەر بە کۆماری ئیسلامیە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەرپرسیارەتی زۆربەی هێرشەکانی ڕاگەاندووە کە بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجام دراون. بە پێی زانیاریەکانیش لە ئەنجامی ئەو هێرشانەی گروپە میلیشیاکان و هێزەکانی کۆماری ئیسلامی تا ئێستا 6 کەس لە باشووری کوردستان گیانیان بەخت کردووە و نزیکەی 40 کەسیش بریندار بوون. بەردەوامی شەپۆلی دەست بە سەرکرانی هاوڵاتیان لە ئێران. بەپێی دوایین زانیاریەکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چەندین هاوڵاتی لە شارە جیاوازەکانی ئێران بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ئەمریکا و ئیسرائیل و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات دەست بەسەر کران. بە پێی زانیاریەکان وەزارەتی ئیتلاعات ڕایگەیاندووە پارێزگای مازەندەران 10 کەس، لە خۆراسانی ڕەزەوی 10 کەس و لە خوزستان 3 کەس دەست بەسەر کراون. هەروەها سوپای پازاران لە پارێزگای قوم ڕایگەیاندووە کە 13 کەس بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات دەست بەسەر کراون. لە هەمان کادا پۆلیسی ئەمنیەتی گشتی ڕایگەیاندووە 54 کەسی دیکەش دەست بەسەر کراون و بەنگەشەی ئەوەی کردووە کە ئەوان هەوڵیان داوە ناڕزایەتەکانی سەرشەقام ڕێک بخەن و وێنەی دامەزراوە گرنگەکان بۆ سرویسە هەواڵگریەکانی وڵاتانی تێکەڵبوو لە شەڕ بنێرن. گیان لە دەزانی زیاتر لە 15 کرێکار لە ئەنجامی هێرشێک لە ئیسفەهان. بە پێی راپۆرتەکان لە ئەنجامی هێرشێک بۆ سەر یەکێک لە ناوچە پیشەسازیەکانی شاری ئیسفەهان زیاتر لە 15 کرێکار گیانیان لەدەستداوە. بە پێی هەواڵی گەیشتووە هێرشەکە لە چوارچێوەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران ئەنجام درراوە. کارگەیەکی بەرهەمێنانی کەرەستەکانی ساردکردنەوە و گەرمکردنەوەی کردوەتە ئامانج. بەوتەی بەپرسانی پارێزگای ئیسفەهان لە کاتی هێرشەکەدا ژمارەیەک لە کرێکاران لە ناو کارگەکەدا سەرقاڵی کار بوون کە لە ئەنجامی هێرشەکەدا زیاتر لە 15 کەس گیانیان لەدەستدا و چەند کەسی دیکەش بریندار بوون. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریکی زیاتر سەبارەت بە ڕادەی زیانەکان بڵاو نەکراوەتەوە. بە ئامانجگرتنی بارگای کەتایبی حیزبوڵڵا لە بەغداد. ڕۆژی شەممە 23 ڕەشەمە لە ئەنجامی هێرشێکی موشەکی بۆ سەر بارگای کەتایبی حیزبوڵڵا لە شاری بەغداد بەرپرسێکی ئەو گروپە کوژاوە و پاش ئەو ڕووداوە ناوچەی سەوز داخراوە. بە پێی راپۆرتەکان ئەو هێرشە بۆ سەر بارگای ئەو گروپە لە بەغداد ئەنجام دراوە و پاش ڕووداوەکە لەلایەن هێز ئەمنیەکانەوە ناوچەی سەوز کە باڵوێزخانە و دامزراوە گرنگەکانی حکوومەتی تێدایە بە تەواوی داخراوە. هەروەها هێز ئەمنیەکان بەدانانی گەشتی ئەمنی لە ناوچەکە هەوڵیان داوە بارودۆخەکە کۆنتڕۆڵ بکەن و ڕێگری لە ڕووداوەکانی داهاتوو بکەن. هێرشی درۆنی کۆماری ئیسلامی بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی کۆیت. شەوی شەمە 23 ڕەشەمە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کۆیت کرایە ئامانجی هێرشێکی درۆنی لەلایەن کۆماری ئیسلامی و سیستەمی ڕاداری ئەو فڕۆکەخانەیە زیانی پێگەیشت.
بە پێی راپۆرتی گەیشتوو هێرشەکە سیستەمی ڕاداری فڕۆکەخانەی نێودەوڵەتی کوێتی کردوە تامانج و لەبەر ئەو ڕووداوە هەموو فڕینەکان لەو فڕۆکەخانەیە ڕاگیراون. هەروەها سەرچاوە ناوخۆیەکان ئاماژە بەوە دەکەن کە نزیکەی کاتژمێر 11 شەوی ڕابردوو 3 درۆنی شاهید لە ناوچەی لامارد بەرەو ناوچەکانی قەتەر و دووبەی ئاڕاستە کرابوون. بەڵام تا ئێستا زانیاریکی ورد سەبارەت بە شوێنی گەیشتنیان یان ئامانجەکانیان بڵاو نەکراوەتەوە. دوایین هەواڵ کردنەوەی باڵێۆزخانەی ئەمریکا لە ڤێنزوێلا پاش 7 ساڵ. بەپێی دوایین زانیاریەکان ئەمریکا پاش نزیکەی 7 ساڵ لە لەداخستنی باڵێۆزخانەی لە ڤێنزوێلا ڕایگەاندووە کە ئەو نوێنەرایەتیە سەر لە نوێ کرایەوە. بە پێڕاپۆرسەکان ئەمریکا لە ساڵی 2019 زایەنیدا بەهۆی توندبوونەوەی ناکۆکیە سیاسیەکان لەگەڵ حکوومەتی ڤێنزوێلا باڵێۆزخانەکەی لە پایتەختی ئەو وڵاتە کاراکاس داخستە بوو. لەو کاتەوە پەیوەندی دیبلۆماسیەکانی نێوان هەردوو وڵات زۆر سنووردار بوون. ئێستا بە وتەی بەپرسانی ئەمریکی ئەم هەنگاوە لە چوارچێوەی هەوڵەکان بۆ دووبارە گەڕانەوەی پەیوەندی دیبلۆماسیەکان و پێشخستنی گفتوگۆ لە نێوان هەردوو وڵات هاتوتە ئاراوە. هەروەها ئاماژەیان بەوە کردووە کە کردنەوەی باڵێۆزخانەکە دەتوانێت یارمەتی دەربێت بۆ باشترکردنی پەیوەندیەکان لە داهاتوودا. بەڵێ بنەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.